قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەفدی هاوڕێی لە پێناو قوت و ژیانی خەڵکی کوردستان و دابینکردنی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان تەنها لە ساڵی 2020دا 5 جار سەردانی بەغدای کردووە. لە هەر سەردانێکیشدا بۆ بەغدا بۆ ماوەی چەندین ڕۆژ ماوەتەوە و چەندین دیدار و کۆبنەوەی ئەنجام داوە لەگەڵ بەرپرسانی حکومی و حیزبی عێراقی. سەردان و کۆبنەوەکانی وەفدەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە 28 نیسانی ساڵی 2020 دەستی پێکرد کە ئەو کات بۆ ماوەی چەندین ڕۆژ لە بەغدا مایەوە بۆ ئەوەی بگەن بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقی. بۆ ئەوە چەندین دیدار و کۆبنەوەی لەگەڵ بەرپرسانی بەغدا و کونسڵ و نوێنەری وڵاتان ئەنجامدا و لە یەکی ئایار گەڕایەوە هەرێمی کوردستان و لە سەرجەم کۆبنەوەکانیشیدا وەفدی هەرێم پابەندبوونی خۆی بە تەواوی بڕگەکانی یاسای بودجەی 2019 عێراق و ئەو ڕێکەوتنەی کە لە 1/12 2019 لە نێوان هەرێم و حکوومەتی عێراقی کرابوو دەربڕی. زۆری نەبەردووە چەند ڕۆژێکی دیکە بۆ جارێکی دیکە وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گەڕایەوە بەغدا و لە 5 ئایار دەستی بە کۆبنەوەکانی کردەوە لەگەڵ بەرپرسانی حکوومەتی عێراقی لە پێناو شایستەدارایەکانی هەرێمی کوردستان. بۆ ئەوەش دوای چەندین کۆبنەوە دوو لیژنەی دارایی و نەوتی لە نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم پێکات. ئەو دوو لیژنەیە خاڵە ناکۆک و هاوبەشەکانی نێوان هەردوو لای دیاری کرد و چەندین پێشنیازش گەڵاڵە کرا بۆ ئەوەی ببنە بنەما و کارکردنی هاوبەش بۆ چارەسەرکردنی کێشەکان. لە 8 ئایار بەر لە گەڕانەوەی وەفدی هەرێم چەندین کۆبنەوەی دیکەی ئەنجامدا و تێیدا وەفدی هەرێم چەندین دوکۆمنت و زانیاری وردی لەسەر پرسی نەوت خسە ڕوو وەک پێشنیازێک بۆ چارەسەرکردنی مەلەفی نەوت لە بەرامبەر ئەوەدا بەدەستهێنانی ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان. سەردانەکەی وەفدەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مانگێک بەسەر سەردانەکەیدا تێنەپەڕی لە حوزەیرانی هەمان ساڵ جارێکی دیکە گەڕایەوە بەغدا بۆ ئەوەی جگە لە شایستەدارایەکانی هەرێمی کوردستان موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان مسۆگەر بکەن. جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی وەفدەکەی لە 23 حوزەیران گەیشتەوە بەغدا و دوای چەندین دیدار و کۆبنەوە لەگەڵ بەرپرسانی مەلەفی نەوت و دارایی و ئەمنی و دەواازە سنووریەکان و بەرپرسانی سیاسی و باڵوەزی وڵاتان لە بەغدا کۆبەوە و لە 25 حوزەیران گەڕایەوە هەرێمی کوردستان. جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناو خەمی خەڵک و چارەسەرکردنی کێشەکانیان بۆ جارێکی دیکە لە مانگی ئەیلول بە سەرۆکایەتی وەفدێک سەردانی بەغدای کردەوە و بە هەمان شێوە لە سەردانەکەیدا زنجیرەیەک کۆبنەوەی گرنگی لە بەغدا ئەنجامدا. بەردەوە لەگەڵ بەغدا گەیشتو بنە ڕێکەوتن بۆ ئەوەی بەغدا مانگانە 320 ملیار دینار ڕەوانە بکات، بەڵام بەهۆی یاسای قەرزەوە حکوومەتی عێراقی پابەند نەبوو بەو ڕێککەوتنەوە تەنها 2 جار بڕی 320 ملیار دیناری بۆ هەرێم ڕەوانە کرد. دوای پابەند نەبوونی حکوومەتی عێراقی بەو ڕێککەوتنە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆتایی ساڵی 2020 بۆ جارێکی دیکە چووەوە بەغدا کە ئەم جارە بۆ ماوەی 14 ڕۆژ لە بەغدا مایەوە و لەو ماوەیەدا نزیکەی 30 کۆبنەوەی ڕەسمی و ناڕەسمی لەگەڵ بەرپرسانی حزبی و حکومی لە بەغدا ئەنجامدا. جێگری سەرۆکی حکوومەت لە کۆبنەوەکانیدا توانی لەگەڵ حکوومەتی عێراقی لەسەر بودجەی ساڵی 2021 بگاتە ڕێکەوتن و تێیدا پشکی هەرێم لە بودجەی عێراق دیاری بکات. لە کۆبنەوەکانیشدا پابەندبوونی هەرێمی کوردستانی بە یاسای پڕکردنەوەی کورتێنانی دارایی دەربڕی لە بەرامبەر ئەوەدا حکوومەتی عێراقی ماف و شایستەدارایەکانی هەرێم دابین بکات و پشکی لەو قەرزە هەبێت کە حکوومەتی عێراقی بۆ کورتهێنانی موچە کردبووی. سیروان حوسێن، کوردستان نیوز، هەولێر.